بۆ ئەوەی هەستینەوە لە ڕووی دەرونیەوە هەرێمی کوردستان زەرەرەکە لە نیوەی بگەڕێتەوە چی دیکە خراپتر نەبی لەوەی کە هەیە یەکەم شت ئەوەیە کە پێویستە ئەوانەی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان و بەرپرسن لەم ڕووداوانەی کە ڕوویاندا هەست بە غەڵەتەکەی خۆیان بکەن و دانی پێدا بێنن و تەحملی مەسئولیەتەکەی بکەن و ئامادەی دەرببڕن کە ئەوان ئامادەن بە نەوعێکی کە ئیش بکەن ئەو جارەی ئایا هەستان پێکردی شتیوا ڕوویدابی هەست دەکەن سەرکردەکانی بەرپرس لەو نسکۆیە خۆیان پێ غەڵەت بی هەست دەکەن ئامادە ناوەکو هەر بەرپرسێکی وڵاتانی دنیا کە ئەگەر غەڵەتێک ڕوویدا لە وەزارەتەکەی خۆی ئیستیقالدا دەرێکا کە ئەمن تەحملی مەسئولیەت دەکەم و دەبوایە ئەو شتە ڕووی نەدابا ئامادەنی تەحملی مەسئولیەت بکەن هەست دەکەن ئامادەیان تێدابی بەنەو عەشی دیکە ڕەفتار بکەن ئەو زاری مڕازعەتی خۆیان بکەنەوە بڵێن کاکە حزبەکانی کوردستان خەڵکی ڕۆشنبیر هاوڵاتیان ئەنگۆ زۆرتان گوت ئەو جارە گوێ لەنگۆ ڕادەگرین وەرن پێکەوە چ باشە بە ئەوها بکەین تا ئێستا پەیامەشی ئەوە هامان وەرنەگرتیە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە بڵێن کاکە ئەمە عیبرەتم وەرگرت دەرسمان وەرگرت ئامادەین بەنەو عەشی دیکەیش بکەینەوە زارێک وەرن بێکەوە بکەین تا ئێستا هەستمان بەوەی نەکردیە بەداخەوە هەتا ئەوەش نەکرێ پێم وایە هەموو هەنگاوەکانی دیکە سەرکەوتوو نابن نازانم سیاسیەکانی کە ئێستا دەسەڵاتی کوردیان بەدەستەرە چیان کەم بوو تەجروبەیان کەمە هەمیان لە منداڵیەوە لە ناو شۆڕش و کوردایەتی دانینا هەموو نەوع زروفەشیان نەدیتیە باشە نەگەڕاون لە دنیای وڵاتانیان نەدیتووە هەموو دنیای نەگەڕاون پاسەپۆرتی چەند وڵاتیان لە ژیرفان ئێستاکە مستەشاریان کەم بوون نە بەڵام بەڕاستی لە سیاسەتیان نەزانی یعنی ئێمە کۆمەڵ ئیسلامی کە هیچ مستەشاری دەولی و شتیشمان نییە بەڵام خوای گەورە هیدایەتی داین تێبگەین کە ئەو شتە بەو نوعی غەڵەتە باشە چۆن تێنەگەیشتی کە ئەم شتە غەڵەتە ئەمە کارەستا دروستەکەی هەموو دنیا پێگوتی ئێستا بە چ حەقێک دەرەی ئەمریکا خیانەتی لێ کردین وەڵڵا با بە خیانەتی نەکردی لۆ ئەمریکا پێگوتی بڕۆ بیکە هەرچی بوو لەسەر من ناوەڵڵاهی دڵ سۆزانە گوتی مەیکە غەڵەتە ئەوەی هەشتوێ دەست دەدەی لەگەر دانیمە ئێستا حەق نەگلەی لە کەس بکەی تەنها گلەی دەبێ لە خۆت بکەیت بۆیە هەنگاوی یەکەم بەڕاستی کە بەداخەوە تا ئێستا نیان ناوە دانانە بەوەی کە ئەوان بەرپرسن لەو ڕووداوی کە ڕوویدا و ئامادەی پیشان بدەن کە تەحملی مەسئولیەت بکەن و هەرچی پێویست بی ئامادەن بیکەن بۆ ئەوی زەرەر لە نیوە بگەڕێتەوە